دوای تێپەڕبوونی زیاتر لە 3 دەیە بەسەر حوکمڕانی پارتی وێکێتی تا ئێستا بەشێک لە گەڕەکەکانی قەزای دەربەندیخان قرتاو نەکراون و دانیشتوانەکەی بەدەستکردن و خراپی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە دەناڵێنێت. یەکێک لەو گەڕەکانی کە لە هەفتاکانی سەدەی ڕابردووە دروست کراوە تا ئێستا قرتاو نەکراوە گەڕەکی کانیساردا. سەرەڕای قرتاو نەکردنی کۆڵانەکان هێشتا سیمایەکی لادی پێوە دیارە. ئەمجا گەرەکمانە حکومەت یارمەتیەکمان بگات و بۆمان قیتاوکەیانەک و بۆمان کۆنکریت کەن. ئێمەش وەکو ئەو گەڕەک وەڵای زومزانە حاڵمانەوەسانە لەناو قڕولیتاوە هاتوچووەکەی بە هاوینانیش تەپوتۆزە و ماڵ هەمووی پڕی بووە لە تەپوتۆ حاڵمانیەوە دەستی تەپوتۆزی هاوینە. ماوەی زیاتر لە 10 ساڵە لە ڕووی یاساییەوە قیتاوکردنی گەڕەکە ڕێکارەکانی تەواو بوو زیاتر لە 2 ملیار دیناریشی پێویستە. بەڵام خەرجکردنی ئەم پارەیە ساڵانە بەسراوەتەوە بە دەرچوونی پرۆژە یاسای بودجێ عێراق و هەموو ساڵێکیش دەستی و بەڵێنی بێکردار بە دانیشتوانەکەی دەدرێت. بەهۆی پەراوێزخستنی گەڕەکەکە زیادەڕۆیی زۆری هاوڵاتیان بۆ سەرموڵکی گشتی دەبینرێت و ئەمەش بۆتە گرفتێکی دیکە لە بەردەم لایەنە پەیوەندیدارەکان. سەرڕای کۆبوونەوەی شەقڵ و پاشماوەی زۆر دانیشتوانەکەشی بێزار کردووە. وەڵا بەوەی شەقڵ و خاشاک و شتێکوەنەوە ئەم ناوەکەش پرس بووە تا حکومەتش ئاوڕی لێ ناداتەوە و سیمایەکی ناشرینی بەخشیوە بە ناوچەکەەوەی تر حکومەتیش ئاوڕی لێ ناداتەوە قیلتاویگەیان خۆت کۆنکریتیکە. سەرۆکی شارەوانی دەربەندیخانیش دوایین هەوڵ و زانیاریەکان لە ڕێی پەیامەوە دەخاتە ڕوو. کانیسار بیزات کە تۆ باسی کانیسار بەشێکی زۆری پرۆژەی بۆ کراوە ژێرخانی کانیسار بە تەواوی ئاوەڕۆی هەیە ئاوەڕۆی مەزبوط و ڕێکوپێکی هەیە و چەنەها ملیاریشی تیا سەرف کراوە و بەشێ لە کۆڵانەکانی بە تایبەتی ناو گوندە کۆنەکە قیرتاو کراوە و ئاوی هەیە ئاوەڕۆی هەیە و خزمەتگوزاری شۆسە و کۆمەڵە شتیتایە. بەڵام ئەوەی کەماوەتەوە ئێمە نەک گەڕێکی کانیسار چەند گەڕێکی تریشمان کە لە بەرنامایە و بجێی بۆ تەرخان کراوە و ساڵانە بجەکە نوێکرێتەوە لە سەپەرپێدانی پارێزگاکان و بەڵام کە یێتە سەرباسی بوونی سویلە و جێبەجێکردنی بەداخەوە وە کۆی شوێنەکانی تر لە بەرنەبوونی پارە جێبەجێ ناکری. جگە لە کانیسار کە زیاتر لە 300 ماڵی تێدایە گەڕەکەکانی سەلیمپیرک و 82 سەودووەکانی دەربەندیخانجی بەدەست هەمان گرفتەوە دەناڵێن و هاوینان لەناو تۆز و خۆڵ و زستانانیش لەناو قڕولیتە ژیان بەسەر دەبن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.